بەخوا بچێتەوە $100 ببێ بە ملیۆنێکیش و تاڵەما بەم مەسارە بڕۆین ئێمە ئەو قەیرانە هەر بەردەوامە بێ. کاردانەوەی وتەکانی ئاشتی ئەورامی وەزیری سامانە سروشتەکان یێرم لە سەر قەیرانی دارایی بەردەوامە و لەو چوارچێوێشدا بە تۆمەتی بەهەردادانی داهاتینەوت فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان سکاڵایی یاسایی لەسەر ئاشتی ئەورامی تۆمار کرد. شێرکۆ جەودە سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان و پەرلەمانتاری فراکسیۆنی یەکگرتوو بە NRT ڕاگەیاند بە تۆمەتی بەهەدەردانی $20 میلیارد لە لای داواکاری گشتی سکاڵایی یاساییان لەسەر ئاشتی ئەورامی وەزیری سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم تۆمار کردووە. وتیشی داوایان لە داواکاری گشتی کردووە لێکۆڵینەوە بکات و هەرکەس بەرپرسە لە بەهەدەردانی ئەو بڕەپارەیە بدرێتە دادگا. ئەوەی کە لە دیبەیتی مێریە وەزیری سامانە سروشتیەکان دانی بۆ دانا کە لە 2009 تا ئێستا زیاتر لە $40 میلیارد پەیدا کراوە لە داهاتی نەوت و $20 میلیارد سووتێنراوە بەهەدەر دراوە. ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان سکاڵای یاساییمان بەرامبەر بەوانە تۆمار کردووە کە بەرپرسیارن بەرامبەر بەهەدەردانی سامانی گشتی و داهاتی نەوتی هەرێمی کوردستان وەکو وەزیری سامان سروشتەکان دانی پیادانە. و ئەوەش دیارە کە مەسەرەی سوتاندنەکە پەیوەندی بەوە هەیە کە چۆن بڕیاردرا لەسەرەوەیەکێک بە گازوئیل تەولیدی کارەبا و بەرهەمی کارەبا بهێنێت لە کاتێکە ئەکرا بڕیارەکە بۆ گازی سروشتی بێ کە بە گازی سروشتی کارەبا بەرهەم بهێنرێ. ئەوەش پاڵاوگەنە یاساییەکانی خۆیان سوودی لێوەرگرت و ئەو $20 میلیارد بە هەدەر ڕۆژ لە ڕێی ئەو جۆرە مامەڵە نایاساییانەوە. سکاڵاکەی فراکسیۆنی یەکگرتوو لەسەر وەزیری سامانە سروشتەکان دوای ئەوە دێت ئاشتی ئەورامی لاوتەیەکیدا لە 6 دیداری مێری لە شاری ئەولێ ڕایگەاند لە ساڵی 2009 تا ئێستا $20 میلیارد بۆ دابینکردنی سوتەمەنی بۆ بەرهەمێنانی وزەی کارەبا خەرج کردووە. لەلایەکی ترەوە وەک ئاماژەیەک با لێدوانەکەی ئاشتی ئەورامی کە ڕایگەاند ئەگەر نرخی بەرمیلێک نەوت بگاتە $100 دۆخەکار وە خۆی دەمێنێتەوە. پرسە سۆفی پەرلەمانتاری فراکسیۆنی پارتی ڕایگەاند ئەگەر خاوەنی حکوومەتێکی ڕەشید بن دڵنیایە نرخی نەوت تەنها $40 بێت نەک $100 دەتوانن ماڵاوی لە قەیرانی دارایی بکەن. جگە لە ڕەخنەی پەرلەمانتارانی کوردستان بەشێک لە وڵاتانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕەخنەیان لە وتەکانی ئاشتی ئەورامی گرتووە و بە ناوئومێدیەوە پۆچی جیاوازیان لەسەر وتەکانی بڵاو کردوێتەوە. بەرەم ساڵح NRT